بەناوی خوای بەخشندەی میرەبان بە شۆڕشی پرتەقاڵی کۆدایی دێ نادادوەری نوێنەرەکانی دادگەری خوشک و برایی دەست و دڵپاک ڕوو لە خودا لە ژین بێباک نوێنەری موسڵمانانن کلیلی دەرگای ئەمانن بەردەوامین تاک و دەمرین پشت بە خودا ڕایان دەگرین. بەڕێزان ئەندامان و لایەنگران و دۆستان و پشتیوانانی لیستی ژمارە 147 کۆمەڵی دادگەری مامۆسایانی مزگەوت و میحراب گەنجانی بوێر و ئازا کوڕان و کچانی نیشتیمان خوشکان دایکان بەخێربێن بۆ کەرنەڤاڵی ناساندنی کاندیدان و سەرخستنی لیستە پرتەقاڵیەکەی خۆتان لیستی کۆمەڵی دادگەری ژمارە 147 بازنەی سلێمانی. دەستپێکی کەرنەڤاڵەکەمان بە چەنایەتێک لە قورئانی بەرز و بەپێس دەست پێ دەکات لەلایەن قورئان خوێنی گەنج محەممەد سەلاح با فەرمێت. نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة ولكم فيها ما تشتهي ولكم فيها ما تدعون. زۆر سپاس بۆ گەنجیلا و محەممەد سەلاح. یاڵڵا هەموو پێکەوە ئەم دروشمەم لەگەڵا بڵێنەوە. ئێمە کۆمەڵی دادگەرین پشت بەخوا ڕایە نەگرین. ئێمە کۆمەڵی دادگەرین پشت بەخوا ڕایە نەگرین. ئەزیزان ئەگەر لێیان پرسیتن کە ئێوە چێن بەم شێوازە وەڵامیان بدەنەوە. گەر دەپرسن کە ئێمە چین بڵێن پرتەقاڵین کواڵاکانتان پرتەقاڵی بەرزکەنەوە. گەر دەپرسن کە ئێمە کەین بڵێن پرتەقاڵین چوون لە نەسلی بەهارانین پاک و بێگەرد وەک ئاوێنەی بێلەکە و ڕوون وەچەی باوک و باپیرانین ئازا و دلێر چاو نەترسین چاپووکی شەو و شێری ڕۆژین چوون قوتابی سەردارانین ئاسۆکەمان ڕووناک ڕووناک تیشکی لە خۆر وەردەگرێت و لە ئامێزی ئاسمانین. گەر دەپرسن کە ئێمە کەین کۆمەڵێکین کە توێشوومان پڕ مژدەی ئاسوودەی گەل و بەختیاری و کامەرانین هیوای ئازادیمان پێیە وەک نەسیمی بەیانیانین وەک نەسیمی بەیانیانین.
ئێستا ژووتەی لیژنەی باڵای هەڵبژاردن لە بازنەی سلێمانی هەڵەبجە لەلایەن بەڕێز کاک محەممەد حەکیم پێشکەش دەکرێت با فەرمێ بۆ سەر ستەیج. جەماوەری سنووری بازنەی سلێمانی دەنگدەرانی کۆمەڵی دادگەری مامۆستایان هەمولا بەخێر بێن. بسم الله الرحمن الرحيم إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. جەماوەری ئیسلام خواز خەڵکی ستەملێکراوی ناڕازی کوردستان ئەندام و دەنگدەرانی خاوەن ئیرادەی کۆمەڵی دادگەری. السلام عليكم ورحمة الله وبركاته. سڵاو لە ئیرادە و رەبەرزیتان، سڵاو لە خۆنەویستی و دڵسۆزی و خەمخۆریتان. ئێمە لێرەین تا پێکەوە ئەم قۆناغە بکەینە دەستپێکی قۆناغێکی نوێ بۆ کۆمەڵی دادگەری. قۆناغێک کە درێژە پێدەری خاڵە بەهێزەکانی ڕابردوو بێت و لاوازیەکان جێبهێڵێت. قۆناغێک لە ئاز گەورەی ئەم کاروانە بێت و شایستە بێت بە ڕابردووی پڕ سەروەری و ڕووناک بێت بە نووری ئیسلام وەک هەمیشە. ئێمە لێرەین بۆ ناساندن و سەرخستنی پۆلێک کادری ئەم کاروانە تا نوێنەرایەتی ملەتێکی موسڵمان بکەن و ببنە قەڵغانێکی بەهێز بۆ کۆمەلگاکەمان، وەکو ڕابردوو لە بەردەم شەپۆلی خراپەکاریدا بوەستن و ڕێگا نەدەن لە ژێر هیچ ناوێک و بە هیچ پاساوێک ئەم کۆمەلگایە بەرەو سەر لێ شێوان برن. نوێنەرانێک کە ببنە بەرگریکاری مافی خەڵک و پارێزەری بەها باڵاکانی کۆمەلگە و ڕێ لە ناشەرعیەکان بگرن. چونکە ئێمە زۆر باش دەزانین کێن ئەو کەس و گروپانەی دەیانەوێت بە بیری بێزراوی هاوردەکراوی زەفەر بەم کۆمەلگایە برن و لە پێگە و ڕۆڵی ئاین بدەن و خێزانەکان هەڵوەشێننەوە. زۆر باش دەزانین چۆن دەیانەوێت ئەم کۆمەلگایە دووچاری چەندین نەخۆشی بکەنەوە کە زۆر کۆمەلگای تری گیرۆدە کردووە. بەڵام بە پشتیوانی خوای گەورە ڕێگە نادەین بە بەرچاوی ئێمەوە زەفەر بەم کۆمەلگاکەمان بەرن و لە خراپەکاری ڕایان دەگرین. ئێمە لێرەین تا بەیداغی هێزێک بە بەرزی ڕاگرین کە لە پاڵ بنارەی مزگەوتێکدا لەدایک بوو و جامەدانی لە لولەی تفەنگێک ئاڵاند و دەنگی ئەڵڵاهو ئەکبەری لەسەر لوتکەی شاخێکەوە بە گوێی بەحسی فاشیستە دا. ئامادەبوانی بە خۆشەویست، لەبیرتانە ئەو ساڵەی کە جەنابی مامۆستا عەلی باپیل لە زیندان بوو، خەڵکانێک چاوەڕێی کەوتنی ئەم هێزە بوون. لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ساڵی 2005 دەستی برایەتیمان درێژ کردو، کەس دەستی نەدایە دەستمان و هەمووان پێیان وا بوو ئیتر ئەم هێزە کۆتایی هات. بەڵام ئێوە قۆڵی مەردایەتیتان هەڵماڵی و پشتان بە خودا بەست و دەستی یەکتان گرت و بە فەزلی خوا کۆمەڵتان بە جۆرە سەرخست کە کەوتنی ئەم هێزەتان بۆ هەتایە کرد بە خەون. لەبیرتان ئەو کاتەی کە هێز دەوری پەیامی گرت و ویستیان دەنگی خەڵکی تووڕەی ناڕازی لەوێ کەسکەن، ویستیان هاواری گەنجانی بە ئیرادە کەس نەیویستێ و کپی بکەن. هەر ئەو کاتە پاش فەزلی خوای گەورە ئێوە بوونە قەڵغانی مرۆیی و بە دەنگێکی بەرز وتتان نەخێر پەیامی ئێمە دەنگی دلێری شەقامە و ئێمەش قەڵغانێکی مرۆیی نەبەزیوین. ئەم بیرخستناوانەمان بۆ ئەوانە بوو کە بیریان چووە ئێمە کێین، ئێمەنەوەی سەلاحەددینین، بۆ خوا دەژین، بۆ خوا دەمرین. دەنگدارانی چاکە خوازی دادگەری، ئێمە دەزانین ڕکابەرێکە نابەرامبەرە، دەزانین بەرامبەرەکانمان بە ملیۆنان دۆلاری دزراوی ملەتەوە بە داهاتی نەوتی بە تەنکەر فرۆشرا و سەرقاڵی هەڵڕشتنی درا و درۆی سەدبارن. دەبینین و دەبیستین چەند بێشەرمانە سەرقاڵی چەواشەکارین تا خەڵک جارێکی تر متمانەیان پێ بکاتەوە و درێژە بە تاڵانکاری خۆیان بدەن. دەیانەوێت جارێکی تر دەنگی خەڵک بکەنە چەکی دەستیان بۆ فرۆشتنی نەوتی زیاتر بۆ خۆیان و نزیکەکانیان. دەیانەوێت دەنگی خەڵک بکەنە هۆکاری درێژەدان بە قاچاغی و گەندەڵی و خراپەکاری. بەڵام ئەوەی ڕووبەڕووی ئەو هەموو درۆ و فشارە دەبێتەوە وەکو واجبێکی شەرعی و ئەرکێکی نیشتیمانی دەنگی خەڵکە.
کە ڕێگا نەدا جارێکی تر دەنگەکەی بپێتەوە کاری برسیکردنی خۆی ڕێگە نەدا بە دەنگی خۆی کەسانێک بکاتە کار بەدەست کە ئەوەی بیریان لای نەبێ پاراستنی دین و بەرژەوەندی خەڵکە ئەوەی لایان گرنگ نەبێ مافی تۆی هاوڵاتیە لێرەدا دەبێت لە هەردوو حزبی دەسەڵاتدار بپرسین لە ڕابردوو تا ئێستا کێ بڕیار بەدەستی ئەمەرێمە بۆ هەرێمەیە بۆچی بەڵێن دەدەن فەرمونون لەبری ئەوەی بەڵێنی سەدبارە ئەدەن بێن و بڕیاری کۆتاییهێنان بە گەندەڵی بدەن بڕیار بدەن دەستی کۆمپانیەکانتان لە گیرفانی داهاتی گشتی دەرکەن بڕیار بدەن کێشەکاری کوردستان چارەسەرکەن بۆچی نایکەن کێ دەستی گرتوون ئەی مەگەر ئێستا زۆرینە نین بۆچی چاوەڕێی هەڵبژاردن دەکەن فەرمونە و پارانەی 33 ساڵە بۆ خۆتان و حزبەکانی ئەبەن بیخەنە خزمەتی خەڵک بە پێچەوانەوە هیچ بەڵێنێکتان لێوەرناگیرێ و ئەوەی دەیڵێن تەنها بۆ چەواشەکردنی خەڵکە دەنگدەران و ئەندامانی کۆمەڵی دادگەری ئەم هەڵبژاردنە جیاواز لە هەڵبژاردنەکانی تر دەرفەتێکی باش هاتووەتە پێشەوە بۆی کۆمەڵی دادگەری پێبەرینە قۆناغێکی کاریگەرتر و بەهێزتر لە ڕابردوو ئەمەش بە پشتیوانی خوای گەورە پاشان پێویستی بە هیمەتی وەرەبەرزانەی ئێوە هەیە کە بتوانن زۆرترین کەس بەرنە سەر سندوقی دەنگدان و داوایان لێ بکەن دەنگ بە لیستی 140 کۆمەڵی دادگەری بدات پەیامیشمان بۆ ئەوانەی ناڕازین و ناچن بۆ دەنگدان گەنجان و هاوڵاتیانی خۆشەویست ئێمە لە بێهیواییتان تێدەگەین و دەزانین تووڕەن لەم جۆرە حکومڕانیە شکست خواردووە دەزانین کە تا سەر ئێسقان نیگەرانن بەڵام تووڕەیەک نەبێتە دەنگ و بچێتە سندوقەکانەوە نیگەرانیەک بە ئەنجامی هەڵبژاردنەکانەوە دیار نەبێت هیچ ئەنجامێکی نابێت نیگەرانی و دوورە پەرێزی تۆی ناڕازی لە دەنگدان وا دەکات ئەم دەسەڵاتە بەو ژمارە کەمە دەنگدەی کە هەیەی بەردەوام بێت وەکو زۆرینەش خۆی بناسیێنێ لە کاتێکدا ئەوەی زۆرینەیە خەڵکی تووڕە و ناڕازی ئەم هەرێمەیە بۆیە داواتان لێ دەکەین ئەم هەڵبژاردنە بەشدار بن و دەنگی خۆتان و بدەن و تووڕەیی و ناڕازی بوونتان بکەنە دەنگ و بیخەنە نێو سندوقەکانەوە دڵنیاتان دەکەین کە جگە لە خوای گەورە پاشان خۆتان کەس بە دەنگتان نازانێت و ئێمەی کۆمەڵی دادگەریش لە هەمووان خۆمان بە نزیکتر و شایستەتر دەزانین بۆ ئەوەی متمانەی ئێوە بەدەست بهێنین بۆیە دەخوازین بچنە سەر سندوقەکان تاکو پێکەوە و بە دەنگێکی ئێوە بە دەنگەکانی ئێوە بۆ لیستی 147 ئەم دەسەڵاتە لە ستەم و گەندەڵی ڕابگرین ڕان دەگرین وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين لجنەی باڵای هەڵبژاردننی بازرەی سلێمانی هەڵەبجە خوشک و برایان من لەبەرەوەی لەم هەڵبژاردنە باسی سەرۆکەکان نەکرێ هەر حزبێ بە سەرۆکەکەیەوە جۆرێ لە شانازی و هەڵدانی هەیە من یەک سەرهاتی کورد ئەگێڕمەوە لەسەر سەرۆکی خۆمان طبعا سەرۆکی ئێمە وێڕای کۆمەڵی خەسڵەتی جوان کە من یەک بەسەرهاتی خۆمی لەگەڵا گێڕمە لەگەڵ هەندێ برا مامۆستا ئەو ڕۆژەی خەبەرمان درا پێ بچینە بەغدا مامۆستا ئازا دەکرێ چوین کۆمەڵێ برا هەموومان چاوەڕێ بووین جێگری وەزیری عەدلی عێراق و کاتناوی کاک پشۆدزەیی بوو تا مەغریب چاوەڕێ بووین لە ماڵێوان جەناوی مامۆستا بێنێتەوە بەڵام کە هاتەوە وتی کاک محەممەدم مامۆستا ئێوە زۆر عینادە وتم چی بووە وتی وەڵای وەرەقەکەی بۆ ئەمریکاکان ئیمزا نەکرد وتمان وەرەقەکە چی تێدا بوو وتی کە خوێندێەوە بۆیان تەرجمە کردو بوو خوێندێەوە وتی نەک ساڵێت 10 ساڵی تر بمێنمەوە من ئەوەتان بۆ ئیمزا ناکەم ناچار ئەمریکیەکان وەرەقەکەیان گۆڕی و نووسینەکەیان گۆڕی لەبەر ئیرادەی مامۆستا عەلی باپیرجا سەرۆکی ئێمە سەری بۆ ئەمریکا نەوی نەکردووە ئێمە دوای سەرۆکی خۆمان کەوتوین ئێمە لەو کەسانە نین چی سەرۆک لە جیهانە هەیە سەری بۆ ئەمریکا شۆڕ کردووە سەرۆکی ئێمە سەربەرزانە ئەو نووسینەی بە ئەمریکەکان گۆڕی و بۆ بەیانی ئازاد کرا وەسلام عەلەیکم وەڕەحمەت الله بەڵە بەڕێزان
ئەمڕۆ هەموو پێکەوە یادی ڕووداوێکی دڵتەزێن دەکەینەوە کە تیایدا سەرکردەیەکی بەوەفا و نوێنەرێکی دڵسۆزی خەڵکی کوردستان و ئەم نیشتیمانە زامدارە بەدەستی ناحەزانی کورد تیرۆر کرا. ئەو سەرکردەیەش مامۆستا محەممەد سەنگاوی بوو کە دەقیق کاتژمێر 4 ڕۆژی 5 دەی 2006 لە شاری بەغدا تیرۆر کرا. مامۆستا محەممەد سەنگاوی سەرکردە و زانا و تێکۆشەرێکی کوردستان بوو. ئەو لە کاتی ئەنجامدانی ئەرکەکانی وەکو نوێنەری خەڵکی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئەو کات و کۆمەڵی دادگەری ئێستا لە بەغدا لەلایەن گروپێکی تیرۆریستیەوە خوێنی پاکی ڕژێنرا. مامۆستا سەنگاوی هەموو ژیانی تێکۆشان بوو، پێشەنگی کاری پەرلەمانتاری و نوێنەرایەتی خەڵک و سەرڕاز لەگەڵ نەتەوە و ئاینەکەی بوو. بەڵێ ئەو سەرکردە شەهیدە بۆ هەموو پەرلەمانتارێکی ڕازگۆ پێشەنگە، هەموو پێکەوە لە خوای گەورە دەپاڕێینەوە پلەی لە بەهەشتی بەریندا بەرز بکاتەوە و بکوژانی ڕوڕەشی دنیا و دواڕۆژ بن. ڕێگە و ڕێبازی کۆمەڵی دادگەری کۆمەڵی ئیسلام خوازان پڕ لە ڕێبوار بێت. هاوڕێیان لێمان دەپرسن دەنگەکانمان چی لێ بکەن؟ وەرن پێتان دەڵێم چی لێ بکەن. دەنگ بدە بە ڕێگایەک بتباتەوە شاڕەی پیران، دەنگ بدە بە کانیەک بتباتەوە سەر ڕووباری ئەیوبیان، دەنگ بدە بە چرایەک بتباتەوە لای تیشکی خۆر، دەنگ بدە بە ڕووناکیەک بتباتەوە ئاستانەی مانگ. دەنگی خۆتان تەریک مەکەن، دەنگی خۆتان تاریک مەکەن. دەنگم بدە بە من با بیکەم بە قوتی هەژاران، دەنگت بدە دەنگت ببەخشە بە من با بیکەمە خەندەی نازاران. دەنگی خۆتان تاریک مەکەن، وەختێ دەتوانن بیکەن بە چرا و بیدەنە دەستی ئێمە، ئێمەش بیکەین بە چراخان. بەڵە بەڕێزان، ئێستاش کاندیدانی لیستی کۆمەڵی دادگەری ژمارە 147 لە بازنەی سێمانی بە ئێوەی بەڕێز و هاوڵاتیان و دەنگدەرانی خۆشەویست دەناسێنین کە پۆلێک لە توانا و ئومێدبەخشەکانی گەلی کوردن، پۆلێک پیا و ژن و گەنجانی شارەجا و بە توانا و ئازا و لێهاتووی ئامادەی هەڵگرتنی بەرپرسیارەتی و متمانەی ئێوەن. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سەرۆک و سەرکردە و ئەندامانی کۆمەڵی دادگەری کوردستان، کۆمەڵی پشتگیری هەژاران، کۆمەڵی پشتگیری چەوساوان، کۆمەڵی گۆڕانکاری، کۆمەڵی چاکسازی، هەموو بەخێر بێن بۆ پشتگیری لیستەکەتان. بەڕێزان، ئێمە بۆیە شانازی بە کۆمەڵەوەکەین چونکە کۆمەڵ حیزبی ئیسلام پەروەرانی کوردستانە، حیزبی بەرگریکارانی هەژارانە، حیزبی دژایەتی گەندەڵکارانە، حیزبی دژایەتی ستەمکارانە، خەڵات و دیاری سەرکردەکانی پێشومانە، ئەوانەی دڵسۆزانە خزمەتیان کرد بەم نیشتیمانە، وەکو مامۆستا شێخ محەممەد بەرزنجی ڕەحمەتی خوای لێبێ، وەکو مامۆستا شێخ سیدیق سەرگەتی ڕەحمەتی خوای لێبێ، وەکوش مامۆستا مەلا عەبدولەتیف، وەکو مامۆستا مەلا عەلی بیارە ڕەحمەتی خوایان لێبێ. کۆمەڵ دیاری شەهیدانە، دیاری کەیوان و کۆساری واسۆیە، بە دەنگی بە بڵندیان مێنێتەوە. بەڕێزان، ئێستاکە بەرەو پرۆسەیەکی گەورە گرنگە چین. خوای گەورە تەمەنی پێداین، دەرفەتێکی پێداین تا بەدەستی خۆمان بەشدار بین لە گۆڕانکاریەکی گەورەی ڕیشەی لە هەرێمی کوردستانە.
کە پشتیوان بەخوای گەورە ئومێ دەکرێ ئەو گۆڕانکاریە ئەم جارە لە بیستی دەبێتە دی بەهۆی کۆمەڵێک گۆڕانکاری کە لە یاساکانی کۆمیسیۆن هەیە کە لە ڕێکارەکانی هەڵبژاردن هەیە کە ڕێگی راوە لە تەزویر چیەکان جارێکی تر دەنگی خەڵک تەزویر نەکەنەوە بە ناحەقستەم لە خەڵکی کوردستان بکەن. ئەزیزان، کۆمەڵ بە بەرنامەیەکی تۆکمە بۆ گۆڕانکاری ڕیشەیی ئابووری کۆمەڵایەتی سیاسی ئاینی بە لیستێک کاندیدی بەهێزەوە، کاندیدی دەستپاکەوە، کاندیدی بەتواناوە وەک خولەکانی پێشووی پەرلەمان هەموو ئەمانە بچنە پەرلەمان، هەمومان پێیان سەربەرزە بین، هەمومان شانازیان پێوەکەین. هیچ دەنگدەرێکی کۆمەڵ نە لە ڕابردوو نە لە داهاتوو پەشیمان نابێتەوە، چونکە ئینسانی مەبدەئی عەقایدی دەستپاکە نێرێتە پەرلەمان. بەڕێزان، دوو حیزبی سیاسی حکومڕانیەکی گەندەڵ 32 دانە ساڵە بڕێوە بن، 32 دانە ساڵە ستەم لە ئێواکەن، نەوتە فرۆشن، داهاتەکەی دیار نییە، خۆیانی پێ دەوڵەمەنە بێ، خەڵکی پێ هەژارە بێ. ڕۆژ بە ڕۆژ کوردستانیان لاواز کرد، جیاوازی و چینایەتیان دروست کرد، باشترین زەوی شارەکانیان بۆ خۆیان برد، نەوتیان بۆ دەوڵەمەندکردنی کۆمپانیەکانی خۆیان برد، داهاتی گومرگەکانەکەنە گیرفانی خۆیان و سەرکردەکانیانەوە. بەڵێ یەکێک لە دروشمەکانی ئەوان ئاوەدانی و خوشگوزەرانیە. بالفعل ئەو شوێنانەی سەرکردەکانی ئەوانی تیاژی خۆشگوزەرانە، ئاوەدانە، کارەبای 24 سەعاتە، ئاوی 24 سەعاتە، غازی هەمیشەیی هەیە. بالفعل مناڵەکانی ئەوان خۆشەژین، وەکو ئەو گەنجانەی کوردستان نین کاتێ هاتنە سەرجادە بۆ داواکردنی دەرماڵەیەکی 45,000 بە فەرمانی هێزی فەرمانڕەوا لە سلێمانی گەنجەکانمان بە شەق دران. ئەوان گەنجەکانیان ئەنێرن بۆ باشترین زانکۆکانی دنیا بۆی بە پارەی ئەم میلەتە بخوێنن. ئەزیزان، ئێمە لە پەرلەمانی کوردستانەوە هەموو ڕێکارێکی پەرلەمانیمان گرتە بەر، هەموو کارێکمان کرد بۆ ئەوەی گەندەڵکاران ڕاگرین. پرۆژە یاسامان پێشکەش کرد، پێشنیازە بڕیارمان پێشکەش کرد بۆی کۆتایی بە لێپڕینی موچە بێنین، پێشنیازە بڕیارمان پێشکەش کرد بۆی پاشەکەوتی موچە بگێڕینەوە، پێشنیازە بڕیارمان پێشکەش کرد بۆ ئەوەی ژیانی خەڵک باشکەین. بەڵام حکومەتەکەی مەسرور بەرزانی و قوپات تاڵەبانی لە ڕێگەی زۆرینەی پەرلەمانەوە هەموو پێشنیارەکانی ئەمەیان وەلانە، هەموو پرۆژەکانی ئەمەیان وەلانە. ئێستا کاتیەتی ئەو حکومەتە ڕاگرین، ئێستا کاتیەتی ئەو دەسەڵاتە ڕاگرین. بەڕێزان، خۆشەویستان، ئەزیزان، ئەمڕۆ کێشەیەکی زۆر زۆر مەترسیدار یەخەی هەرێمی کوردستانی گرتووە، کاتوانم بڵێم وەکو قومبەلەیەکی تەوقیت کراوە لە بەردەم هەمومانە، لە بەردەم هەرێمەکەمانە، ئەویش کێشەی بێکاریە. ئەمڕۆ 700,000 هاوڵاتی لە کوردستانە کاریان دەستناکەوێ و بێکارن. لەناو ئەو 700,000 400,000یان گەنجانی تەمەن 18 بۆ 25 ساڵن، دەرچوانی زانکۆ پەیمانگان کە ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە. ئێمە لە پەرلەمانی کوردستان فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان پێشنیازە یاسامان پێشکەش کرد بۆی کێشەی بێکاری لە ناو پەرلەمانە بە ئامادەبوونی حکومەت گفتوگۆ بکرێ، بۆی دەرگای دامەزراندن لەو شوێنانەی کە پێویستە لە وەزارەتی تەندروستی، وەزارەتی پەروەردە و ئەو وەزارەتانەی تر کە پێویستە دەرگای دامەزراندن بکرێتەوە. ئەوان ئەمەیان هەڵ نەبژار، هاتن لە ژێرەوە لە ڕێگەی لق و مەڵبەندەکانیانەوە گەنجی ئەم وڵاتیان کردە چەکداری حیزبەکانی خۆیان وە گەنجانی بێکاری ئێمە تەنها دەرفەتی هەڵاتن لە کوردستانیان بۆ مایەوە و ڕێگای دوورە وڵاتیان گرتە بەر. ئەزیزان، ئەمڕۆ کێشەی جۆرا و جۆر یەخەی هەرێمی کوردستانی گرتووە. بۆ ئەوەی هەموو کێشەکان چارەسەرکەین، هەنگاوی یەکەم ئەوەیە حکومەتی زوڵم و ستەم لادەین، کابینەی شکست خواردووی قوبات تاڵەبانی و مەسرور بەرزانی لادەین، کابینەی درۆ دەلەسە لابین، پەیمانیان پێدان لە هەڵبژاردنی پێشوا چاکسازی بکەن، نەیان کرد گەندەڵی زیاتر بوو، پەیمانیان پێدان، بەڵێنیان پێدان لە داهاتی نەوت بەشتان بدەن، نەیاندا و گەندەڵی زیاتر بوو، پەیمانیان پێدان هەلی کارتان بۆ بڕەخسێنن، نەیان ڕەخساند و بێکاری زیاتر بوو. بۆیە ئەمڕۆ یەکێک لە ئەرکە گەورەکانی هەموو ئینسانێک لە کوردستانە کۆتایی هێنانە بەو حکومەتە، بەو کابینەیە شکست خواردووە لە ڕێگە بەشداری لە هەڵبژاردنەوە.
وەکەم شنەبایی سێمانی با ئاڵاکانتان ببینین. یاڵا پێکەوە ئەم دروشمەم لەگەڵا بڵێنەوە. دەنگ بە دادگەری دەدەم، پرتەقاڵی سەرەخەم، دەنگ بە دادگەری ئەدەم، پرتەقاڵی سەرەخەم. دەستخۆش. ئامادەبوانی عەزیز، کۆمەڵێک گەنج و لاو کە بۆ یەکەم جاریانە بەشداری هەڵبژاردن دەکەن پەیامێکی گرنگیان هەیە، با پێکەوە بینەر و بیسەریان بین بزانین پەیامیان بۆ کێیە، پەیامەکەیان چییە. فەرموون. من دەزانم گەرتاکی مسلمانی پابند بە ئیسلامەوە بەشداری هەڵبژاردن نەکا و گرنگی بەوە نەداکەوە کەسێک بکاتە نوێنەری خۆی لە پەرلەمان، ئەوە کەسێک دەبێتە نوێنەری کەوا گرنگی بە ئیسلام نادات. منیش وەکو گەنجێک نامەوێت کەسێک نوێنەریم بکات لە پەرلەمان کەوا ئیسلام گرنگ نەبێ لای. بۆیە کەسێک هەڵدەبژێرم کە لە پەرلەمان دژی هەر یاسایەک بۆسێتەوە کەوا دژی دینەکەی منە. بۆ ئەم مەبەستەش کۆمەڵی دادگەری باشترین هەڵبژاردەیە. منیش ئەم جارە یەکەم دەنگدارم، نامەوێت دەنگەکەم بەزایە بچێت، بۆیە دەمەوێت پەرلەماندارێک نوێنەری من بکات لە پەرلەمان کە دۆست و دوژمن شاهیدی چالاکی و بەرهەمەکانی بێت. بۆ ئەم مەبەستە بڕیارم داوە کە دەنگ بدەم بە کۆمەڵی دادگەری. دەستگا خێرخوازەکانی کۆمەڵی دادگەری هەتاوەکو ئێستا خزمەتگوزاریان گەیاندۆ بە زیاتر لە 500,000 کەس. بۆیە من دەبێت دەنگ بدەم بە کۆمەڵی دادگەری بۆ ئەوەی ئەو هاوکاریانە بە قەبارەیەکی زیاتر و زیاتر و زیاتر بەردەوام بێ وە کەسانی ئەمین و دەستپاک و ڕاستگۆ بگێمە پەرلەمان. بەگەیاندان دۆلار بەرپەرلەمانکردنی ئێمە گەنجان تەرخان کراوە لە کەناڵی بینراو و بیسراو لە هەزاران ناو و پرۆژە و ڕێکخراو. بەڵام ئێمە هۆشیارین، دەزانین دەیانەوێت چی بکەن، دەیانەوێت بێئاگابین لە دادگەری و ئاین و سەروەریدا. بیرمەجاری پێشوویستیان بە یاسای جێندەر و هاوڕەگەزبازی شیرازی خێزانەکانمان تێک بدەن. بەڵام ئەوە کۆمەڵی دادگەری بووکەڕێگیر بوو. بۆیە من دەنگ دەدەم بە 147 کۆمەڵی دادگەری و ئەو کاندیدانی کە بە یاسا ڕایان دەکرێت بۆ ئەوەی دیفاعکەن لە مافی گەل و میلەت. لە منداڵیەوە لە مزگەوت و ڕێکخرا و دەرسی پەروەردەیی و دەرسی قورئان و خێر و خێرات و کۆڕ و سیمینار ناوی کۆمەڵ دەبیستم. لە خەڵکی چاونەترس و بوێر و ئازا و دەمپاک و دەستپاک و داوێن پاک ناوی کۆمەڵ دەبیستم. هەر بۆیە بەبێ دوودڵی دەنگم بۆ لیستی 147 دەنگم بۆ لیستی 147 کۆمەڵی دادگەریە. من باوکم موچەخۆرە. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بە نزیکەی 30 تریلیۆن دیناری موچەخۆران لەلایەن حکومەتەوە خوراوە. من لەسەر سندوق بیرم ئەبێ کە کێ دزی لێ کردم کە کێ مافی خواردم. بۆیە من وەبیریشما کە کێ بەدەم مافەکانمەوە بوو پشتگیری ئەکردم. بۆیە من دەنگ بە کۆمەڵ ئەیەم بۆ ئەوەی کەسانی بەزمون و بوێن لە پەرلەمانە نوێنەرایەتی بکەن. منیش یەکەم جار دەنگ دەدەم. بایی ئەوە چاوکراوم کە بڕوا بە قسە و درۆ و قسە باق و بریقەکانی دەسەڵات نەکەم. جاران دەیانوت گورگ لە بێستی مەڕدایە. من لەم قسەیە تێ نەدەگەشتم تاوەکو ئەمڕۆ کە بە چاوی خۆم دەسەڵاتم بینی لە ناو بەرگی ئۆپۆزیسیۆندا. من هۆشیارم توانای جیاکردنەوەی کەسی زاڵم و ستەمکارم هەیە لە کەسێک کە ئەمین و دەستپاکە. من ئەم جارە بڕیارم داوە لەم دەنگدانە پشتی دادگەری بگرم و دژی زوڵم و ستەمی ئەو زاڵمانە بۆستمەوە. لە ڕۆژی دەنگداندا دەنگ دەدەم بە لیستی کۆمەڵی دادگەری 147 بەنا بخوا ڕایانەگرین. سواز بۆ بوێری و ئازایەتی هەموو گەنجانی کوردستان. لێیان پرسیوین دەنگ بدەین بە کێ؟ ئەوەش وەڵام
دەنگ بدەن بە ئاشناکان بەو دڵانەی ئێستاژ عاشقی کۆسارەکانی ئێرەن نەک تەلارە بێڕوحەکانی خۆرئاوا ئەو دڵانەی ئێستاش عاشقی نێرگز و بەیبوونی دەشت و دەری کوردستانن نەک گوڵە نایلۆنەکانی خۆراوە دەنگ بدەنە ئاشناکان ئەوانەی ئێستاش یادەوەریان لەگەڵ بۆنی یەکەم بارانی پاییز و بۆنی خاک و بۆنی سنەوبەردا هەیە دەنگ بدەن بەوانەی منارەکان دڵخۆشیان دەکەن ئەوانەی ئێستاش سەیرانی گوندەکانی کوردستان ئارامیان دەکاتەوە نەک شارە چڕ و قەرەباڵغەکانی خۆراوە دەنگ بدەن بەوانەی بیریان لای نوێژی سەر بەردە نوێژەکانە بەڵە بەڕێزان بەیەکەوە گوێبیستی وتەی پیاوی مرد پیاوی وەستانەوە دژی ستەم و زۆرداری پیاوی سەرکردەی شاخ و شار و پاڵەوانی زیندان پیاوێک ڕیشی ڕەشی لە تەفسیری قورئانی بەرز و بە پێزدا سپی کرد بەڕێز مامۆساعەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان با بفەرمێت پشتیوان بەخوای گەورە ڕادەگرین ڕادەگرین الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله زۆر خۆشحاڵم بە دیداری سەرجەم مامۆستایان ڕیسپیان برایان خوشکان هەموو لایەک بەخێر بێن و لە پشت ئێوەشەوە سڵاو و ڕێز و حرمەتم هەیە بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستان بە پیا و ئافرەتەوە بە پیر و گەنجەوە بە هەموو لایەکەوە بەڕێزان لە پێش مندا قسەی باش کران بیرم دەکردەوە دەبێ هیچیان بۆ من هێشت بێتەوە بە تایبەت ئەو خوشک و برا گەنجانەشتی باشیان گوت هەروەها برای بەڕێزم کاک محەممەد حەکیم و کاک عومەر گوڵپی شتی باشیان گوت خوا پاداشتیان داتەوە منیش لە سێ تەوەردا ئەوەی کە دەمەوێ بۆ ئێوەی خوڵاسە دەکەمەوە و بە گوچرایی پێشکەشتان دەکەم لەبەرەوەی شیعار و دروشمەکەی ئێمە بریتێ لە ڕایان دەگرین بۆیە دەمەوێت چەند موفرەدەیەکتان پێ بڵێم لە چی ڕایان دەگرین و بۆچی ڕایان دەگرین جارێ ئەوانە دەبێ سپاس و ستایشی خوا بکەن کە لە جیاتی ڕایان دەگرین نەمان گوتوە ڕایان دەماڵین ئەوانە شایستەی ئەوەن ڕابماڵدرێن نەک تەنیا ڕابژیرێن لە چی ڕایان دەگرین براو خوشکانی بەڕێزم ئێمە قسەیەک ناکەین هەروە بۆ 24 ساعات و قسەیەک ناکەین تەنیا بۆ سەرنجڕاکێشانی خەڵک قسەیەک دەکەین سەداسەد قەناعەتمان پێی هەبێ و بەڕاستی بزانین و بۆشمان ئیمکان بێ جێبەجێکەین هەڵبەتە بە پشتیوانی خوا پاشان بە هەوڵ و هیممەتی خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان من ئێستا قسە دەکەم بۆ خەڵک و جەماوەرمان لە بازنەی پارێزگای سلێمانی بە هەموو دەڤەرەکانیەوە بەنێو شاری سلێمانی شاری کاک ئەحمەدی شێخ شاری مەولانا خالید شاری شێخ مەعروفی نۆدێ شاری گەورە پیاوانی دیکە و مامۆستایان و زانایان هەروەها بۆ دەڤەری ڕاپەڕین بە قەڵازێ و ڕانیە و ناوچەکانی دەوروبەریانەوە هەروەها بۆ دەڤەری شارە زوور و ناوچەکانی دەوروبەری هەروە بۆ گەرمیان بۆ چەمچەماڵ پایتەختی شەهیدان ئێمە قسە دەکەین بۆ هەموو ئەو شوێنانە کە لە چوارچێوەی بازنەی سلێمانیدان ئێمە لە چی ڕایان دەگرین
ڕایان دەگرین باچی دیکە هەرێمی کوردستان لەوە بێسومعەتر نەبێ و لەوە بێهێز و پێستر نەبێ. دوو ڕایان دەگرین با قەرزەکانی سەر هەرێمی کوردستان کە بە ڕیوایەتێک بیستومە 32 ملیارە بەڕیجێڕانەوەیش کرد دەڵێن 34 ملیار دۆلارە کە هەرێمی کوردستان قەرزدارە باچی دێ و قەرزانە کەڵەکە نەبن. سێ ڕایان دەگرین باچی دیکە بەدڕەوشتی پەرەی پێ نەدرێ بەداخەوە کەسانێک هەن مەداریان بە خەڵکی ڕەوشت نزم ساز دەبێ. ئینسان ئامانجی چۆن بێ بۆشی بە دوای ئامرازی وادا دەگەڕێ ئەوەی ئامانجی بەرز بێ بۆی بە دوای ئامراز و هۆکاری بەرزدا دەگەڕێ. بەڵام کەسێک چاوی لەوە بێ خەڵک بگەوژێنێ خەڵک چاواشە بکە دیارە کاتێک مەداری سازە بێ خەڵک بەو شێوەیە بێت. چوار ڕایان دەگرین باچی دیکە خێزانی کوردەواری بنکۆڵ نەکرێ لێک هەڵنەوەشێندرێتەوە. پێنج ڕایان دەگرین باچی دی شوێنی خراپەکاری هەر ئەو شێ بەکاردێنم باچی دی شوێنی خراپەکاری ڕەوشت نزمی ڕەواژیان پێ نەدرێ لە هەموو هەرێمی کوردستاندا بەبێ هەڵاواردن. شەش ڕایان دەگرین باچی دی خۆراک و دەرمانی ئێکسپایر و کات بەسەرچوو بە قورجی ئەم میلەتەدا نەکرێ کە هۆکارێکی سەرەکی بڵاوبوونەوە پەرستاندنی نەخۆشیەکانی شێرپەنجە بریتێ لە خواردنی ئێکسپایر و بەسەرچوو و دەرمانی ئێکسپایر و کات بەسەرچوو. حەوت ڕایان دەگرین باچی دیکە گەنجەکانمان لەبەر بێکاری و نائومێدی وڵات بەجێ نەهێڵن. هەشت ڕایان دەگرین باچی دی داهەتی کوردستان تاڵان نەکرێ دەستی بەسەردا نەگیرێ بە عەرزەوە بە نەوتەوە بە غازەوە بە باج و خەراج و گومرگەوە. نۆ ڕایان دەگرین باچی دیکە زانکۆکانمان بێ مەعریفەت نەبن باچی دی لە ڕووی مەعریفیەوە بەرەودوان نەچینەوە باچی دی کوالێتی و ئاستی خوێندن لە زانکۆکاندا لە پەی ماگاکاندا بەرەودوان نەچێتەوە. ڕایان دەگرین بە دادگەری بگەڕێتەوە دادگاکانمان لەگەر ڕێزم بۆ حاکمە باشەکان کە بەداخەوە حیزب دەستی خستۆتە نێو هەموو پنتەکانی ژیانی کۆمەلگاوە بەتایبەت دادگایەکان نەفەر هەبووە دوای ئەوەی کە بەرمان داوت 18 ساڵ ژیراوە گوتومە لەسەر چی گیرایی پێتی مامۆستا بە زۆر پیان ئیمزا کردم حاکمەکەم ویستی ئیفراژم کە دوای وتم باشە بۆ ئیفراژم ناکەن حاکم تەلەفۆنێکی بۆ هاتووی بەڵێ قوربان بەڵێ قوربان دوای وتمەوە چی بوو تی کاکە لە دەست من چۆ دەرێ بڕۆ 20 ساڵی خۆت ڕاکێشە بەدەست من هیچیشی لەسەر نییە. هەروەها یازدەیەم ڕایان دەگرین باچی دیکە پاڵاوگەکانی کە بە ناڕەوایی و ناشەرعی و نایاسایی کراونەوە بۆ بەرژەوەندی تایبەتی و شەخسی چی دیکە خەڵکی هەرێمی کوردستان نەخنچێنن بە غاز و دووکەڵەکانیان. هەروەها دوازدەیەم ڕایان دەگرین باچی دیکە هەلی کار و دامەزران تاپۆ نەکرێ لەسەر ئەندامانی حیزبەکان. و سێنزەیەم ڕایان دەگرین باچی دیکە خاکی کوردستان تەسلیمی ئەم لاولا نەکرێ چیدی ئەم هەرێمە نەبێتە شوێنی تەراتێنی دەوڵەتانی دەرودراوسەیە. هەروەها ڕایان دەگرین باچی دی گەنجولاوەکانمان گیرۆدەی بەکارهێنانی مادە سەرخۆشکەرەکان و مادە بەچکەرەکان نەبن. هەروەها ڕایان دەگرین باچی دی یاری بە قوتی خەڵک نەکرێت. با من شتێکتان پێ بڵێم بەڕێزان دەزانن لە ماوەی 13 ساڵی ڕابردوودا یا 11 ساڵی ڕابردوودا لە 2014 تاکو ئێستا دەزانن معاشی 58 مانگ یا هەر نەدراوە یا بە نیوەچڵی دراوە هی 15 مانگ هەر نەدراوە هی 23 مانگ چارەژێک دراوە هی 9 مانگ بە لێبڕنی 121ەوە دراوە هی 11 مانگیش بە پاشەکەوتی نیوەیان بۆ پاشەکەوت کردن کە ئەوەش لە ڕاستیدا شتێکی ناڕاست بوو. بۆیە باشی دیکە گاڵتە بە قوتی خەڵک نەکرێت. پاشان ڕایان دەگرین باشیدی دەرچوانی زانکۆیەکان و پەیمانگاکان ئەوانی کە خوێندن تەواو دەکەن کە هەمومان کوڕمان لە نێویاندایە کچمان لە نێویاندایە من بۆ خۆم باشیدی کە ئەوانە بێکار نەبن ناومێت نەبن ڕێ هات و نەهات بگرنە بەر. ئەمە هەمووی ئەو مفردانن کە ئێمە دەڵێن ڕایان دەگرین واتە لەم شتانە ڕایان دەگرین
لنا شرعي لنا حقي لنا عدالتي لظلم مستم وقندلي بما سر توري دومي قسكان واقعي يستاي هرمي كردستان شونا لروي إدارتان وحكم رانيوا هتابلي حالتي كي سقطوا بيسروا بريه دا باش بو دو دفر هر حزب لدفري خوي بهم كاره دزاني وهر جاره بو خول كرنا چاوي خلق دوشمك برز دكنوا يكيچان لبيري چوا كتو لماوي رابردودا على صالاني رابردودا وباستاشوا تو هر بيكا وبوي لبيري شو تو خوي لبته معارضه اوي دله لقل مره گوشتي دخوا لقل گورجي گوشتي دخوا لقل مره شينه دكا يا هي مثلا دله هر ايما هينو حزبك برامبرش مان هي او قزيو بيردينه تو دلن كابراك قلت والله لم كردستان دا دو بياوي تداني كان شيخ محمود اوي ديكش بياو عيب واسي خويفكا يعني كسي ديكن لمراته دا راسته بو ظلم مستم وقندلي بو قورخكاري راسته او دولانهن بلام خلشي ديكه هي بو برگري كردن لما في شو ساوانو بو اوك ايو بو استن الاسي خوتان شي ديكه ظلم نكن اما لواقعك دادوشين كان لروي سيستم حكمراني وزور سقطها لروي ابوري وجان وغزرانوا وكزو دار قلتو معنا كومالغا كمان كمينيشي لسري رجاوه زورينا لبري براوه قريو بريتشيناتيشي زور بيرزال لولاد ده دبي امكو تايبي بي رزقي امولات خواب بهم اندامانو بهم حولات يعني امولاتي داناوه نكتن يا ابو سلمالك نتن يا ابو هند بو كمينيك ببنا مليار لير سر حسابي الرسول كرني خلقو لسر حسابي نبوني جرخاني ابوري نبوني جا دور رقوبانو نبوني بيداوي سسرتها كان جنبو خلق هروها لروي فرهنجيو لروي فكريوا دزاني اما لتشدوخك داين ئێستا هەر کەسێک بێ وەکو جارێک لە هەولێریش گوتم بەوە چاکە کە پەڵە هەوری ئیسلامیەکان تەوشمی ئیسلامی بە تایبەت کۆمەڵی دادگەری بە ئاسمانەوەیە ئەگەرنا هەر کەسێک قسە بەخوا دەڵێ بە پێغەمبەر دەڵێ عەلەیهی سەڵات وەسەلام بە قورئان دەڵێ کەس مێشی میوان نییە کەس مێشی میوان نییە بۆ دەبێ وامان لێ بێت هەرچی ڕاستیش دەبێتەوە باسی خوا دەکا و ئەگەر پێویستی پێبوو باسی ئیسلام دەکا و باسی قورئان دەکا ئەگەر ڕاست دەکەی بە قسەی خوا بکە جارێک حیزبێک هاتن بۆ لام وتم کاکە ئێوە گرفتەکەتانەوەیە بەینتان لەگەڵ خوا باش نییە تیان مامەستا بەخوا هەمووان خوا ئەناسین تم ڕاستە بەڵام بە قسەی ناکەن بە ئاینەکەی و پابەندنین بە قورئانەکەی و پابەندنین ئەمجا بەتەئکید من تەنیا ڕووم لە هەرەمی دەسەڵات نییە و ئەوە بێهێزیە کە ئێمە تەنیا گلەی لە هەرەمی دەسەڵات بکەین بەتایبەت هەردوو حیزب دەبێت گلەی لە خەڵکیش بکەین ئەوانە تا سەمەداریان بە چێ ساز بووە چێ دەنگی پێداون چێ لەگەڵیان بووە چێ تەزویری بۆ کردوون یاخود چێ لە ئاستیاندا بێدەنگ بووە کە بەداخەوە بێدەنگەکان زۆر زیاتر بوون لەوانی کە دەنگیان پێداون ئەوانەی کە بێدەنگ و بێهەستونەست و بێهەڵوێز بوون ئەو خەڵکەش بەرپرسیارە بێمە سەر تەوەری سێم و کۆتایی ئێمە دەمانەوێت چی بکەین خەڵکێک دەڵێ باشە ئێوە وەزعکە بەو شێوەیە ئێوە وەکو کۆمەڵی دادگەریتانەوێت چی بکەن ئێمە دەمانەوێت چەند شتێ بکەین یەکەم دەمانەوێت ڕەسەنایەتی ئیسلامی و ئیمانی و نیشتیمانی و نەتەوەیی بۆ خۆمان بجێڕینەوە ئێمە زۆر لە ڕەسەنایەتی و لە ئەساڵەتی خۆمان لامانداوە دەمانێت ئەوە بجێڕینەوە جارێکی دیکە ئێمەوە بە ئیسلامەوە نەتەوەین بە ئیسلامەوە مرۆڤین تەماشای مێژووکەن تەماشای ئەدەبیاتکەن تەماشای شعر و هونەرکەن تەماشای خەباتی ڕزگاری خوازیمان بکەن هەمووی ئەوانە قیادەیان کردو ڕیادەیان کردووە کە لە قوتابخانەی ئیسلامدا پێگەیشتوون دەبێ بگەڕێنە سەر ئەو ڕەسەنایەتیە یەک دوو دەمانەوێت ئیمان و ئیسلام و ئەخلاق بە پێوەربگرین ئیمان و ئیسلام و ئەخلاق بە بناغە بگرین لە کاروبارماندا سێ دەمانەوێت هاوڵاتی بوون و مرۆڤ بوون بە پێوەربگرین چێ هاوڵاتیە چێ مرۆڤە هەمان مافی هەیە کە ئەوی دیکە هەیەتی دەبێت کۆتایی پێ بێ مەحسوبیەت و
حیزبایەتی و حیزبگەرایی و دەمارگیری حیزبی کە خێر و بێری وڵات هەموو خۆت قۆڕەخکەیت دەبێت ئەو کۆتایی پێ بێ دەبێت بوەستین ئەگەر لەو ئاستە نەوەستین بەرەو هەڵدێر دەچین هەرێمەکەمان زۆر بێهێز و پێز بووە هەمووتان دەزانن هەرێمەکەمان جارێ لە ڕووی قەبارەوە بۆتەوە نیوە ئەو نیوێش کەماوە زۆر بێهێز و پێز بووە ئەگەر ئەو هەموو زوڵم و ستەم و گەندەڵی و فەساد و بێسەرۆبەریان ڕانەگرین بەرەو خراپتر دەچین هەروەها ئێمە کار دەکەین بۆ ئەوەی حکمێکی ڕەشید حکمڕانێکی ڕەشید پیادە بکەین دەمانەوێت ئیعتیبار بگێڕینەوە بۆ دامەزراوەکانمان دامەزراوی پەرلەمان حکوومەت دەسەڵاتی دادوەری حکوومەتە خۆزیەکان دەمانەوێت ئیعتیباریان بۆ بگێڕنەوە شکۆیان بۆ بگێڕینەوە ئەوانە هەمویان شکۆیان شکێنراوە لەلایەنی حیزب و شتی بچووکتر لە حیزبەوە هەروەها دەمانەوێت کەشێکی هێمن و ئارام بێنینە ئاراوە لە هەرێمی کوردستاندا کە هیچ کەس لە گوتنی لەسەر گوتنی وشەیەک لەسەر نووسینی کۆمنتێک لەسەر دەربڕینی بیر و ڕایەک سجن نەکرێ وەکو باس کرا زیندان نەکرێ دواییش بەبێ محکەمە 18 ساڵ 19 ساڵ بهێڵدرێتەوە یاخود لە سجندا گیان بستپێرێ دەمانەوێت ئەمە کۆتایی پێبێنین دووسێشتی دیکەش ئامادە پێ بدەم باشە ئێستا ئەم وڵاتە بۆ چیوە بەو دەردەر چووە بە تایبەت لە ڕووی ئابووریەوە کە خەڵک زۆر تەنگی پێڵچندراوە کەرتی تایبەت لە دەستی حیزبدایە کەرتی تایبەت دواتە هەم کۆمپانیانە کۆمپانیا حیزبین ئەو کۆمپانیا حیزبیانە ئەمە دەبێ کەرتی تایبەت لە دەستی حیزب بێندرێتە دەرێ دەبێ بۆ خەڵک هەمووی وەکو یەک بێ و پاشان دەبێ کارێک بکەین ئەوانەی لە کەرتی تایبەتدا کار دەکەن مافی خانەنشینیان هەبێ وەکو لە وڵاتانی دنیا باوە لە حکوومەتی نێوەندیشدا باوە بۆی خەڵک هەمووی هەر کەڵەکە نەکا لەسەرەوەی تەعین بێ لە وڵاتان بە زۆری خەڵک کاری ئازاد دەکا حکوومەت دەستی نەخستۆتە قوڕاگەی خەڵکەوە هیچ کەسێک نەتوانێت دارێک لەسەر بەردێک دانێ مەگەر لەگەڵ دەسەڵاتدا شەریکە دەست بێ هەروەها دەبێ کارێک بکەین و ئێمە هەوڵ دەدەین کە موچەی موچەخۆران بەگشتی چه پێشمەرگە زێڕەفانی ئاسایش شورتە شەهیدان زیندانی سیاسی هەموو ئەوانە لەگەڵ ئەوانی بەغدادا یەکسان کەین بۆ دەبێ ئێمە لە یەک وڵات داین بۆچی دەبێ کەمتر وەربگرن و پاشان خاڵێکی دیکە ئێمە پێمان وایە تا ئەم هەرێمە بەشێکە لە عێراق کە بەشێکە لە عێراق کاتی خۆی زۆرمان گوت دەبێ کارێک بکرێ گرفتەکانی هەرێم لەگەڵ بەغدادا چارەسەر بکرێن بیر نەکەینەوە لە تاران و لە ئەنقەرە بیر نەکەینەوە لە واشنگتۆن و لە مۆسکۆ بیرکەینەوە لەوەی لەگەڵ بەغدا تەفاهم کەین گرفتەکانمان لەوێ چارەسەرکەین ئەوە کەمتری تێدەچێ بۆ خۆمان سەربەرزانەترە و هیچ کەسیش با کوردایەتیمان پێ نەفرۆشێ ئەوەی کە باسی ئەوە دەکرێ هەژماری من یاخود تەوتین واتە جێگیرکردن هەژماری من ئەوەی کە پارەکە لە وەزارەتی دارایی عێراقەوە دێتە دەستی پارتیوێکێتی بە کەیفی خۆیان دەیدەن هەندێک لە بانکەکان کە سەر بە خۆیانن ئەوانیش هەر بانکێک بەلای کەمەوە هەر موچەخۆرێ ماگەنە $2 لێ دەگێڕێتەوە واتە مانجی $200 ملیۆن باشە مانجی $200 ملیۆن بۆ چێ دەچێت بۆ بانکان دەچێت کە سەر بە پارتیوێکێتین بۆیە تەوتین ئەوەیە کە وەزارەتی دارایی یەکسەر پارەکە دەنێرێ بۆ خودی شخصەکە بۆ خۆی و لەبەردەستی خۆیدا دەبێ ئەگەر نا لەبەردەستی حیزبدا دەبێ کاکە بە قسەم دەکەی موچەت دەدەمێ بە قسەم ناکەی موچەت نادەمێ ئەوە چ جۆرە موچەخۆریەکە بۆیە لە کۆتاییدا دەڵێم چاوەڕوانیمان لە چێ هەیە بۆ ئەوە کە ئەم واقعە بگۆڕین چاکی کەین زۆر جار گوتومە ئێمە بە ڕوحی ئینتیقام و تۆڵە بیر ناکەینەوە ئێمە لە وڵاتێک داین ئێمە ناڵێن کەس زیادە لەم هەرێمە هەمومان پێویستین بەڵام بەخۆ ئەوە وڵات بەڕێوەبردن نییە ئاوا وڵات ئیدارە نادرێ خەڵک هەمووی ناڕازی بێ هەمووی نائومێد بێ هەمووی ڕەشبین بێ پاشانە تۆ ئیدعای زلزل بکەی وا دەکەم و وا دەچم با بە خۆتۆر حکوومەت بووی ئێستاش هەر حکوومەتی بۆ نایکەی چێ دەستی گرتووی پارتیوێکێتی بۆیان لێ بانگەشەی هەڵبژاردن بکەن هەر پێم سەیرە بانگەشە دەکەن با بە تۆ حکوومەتی ئەوە تۆ هەمووشتت لەبەردەستە ئەوەی کە دەڵێ دەیکەم بیکە چێ دەستی گرتووی ئەتۆ شورتت بەدەستە پێشمەرگەت بەدەستە قووەتت بەدەستە پارەت بەدەستە علاقات هەمووشتت بەدەستە بۆ نایکەی چێ دەستی گرتووی معارەزە بۆی هەیە بڵێ دەیکەم بەڵام تۆ بۆت نییە بڵێ دەیکەم فەرمو بیکە چێ دەستی گرتووی
من چاوەڕوانیمان هەیە لە خەڵک و جەماوەری مسلمانی هەرێمی کوردستان بەڵکو فراوانتر لە خەڵک و جەماوەری مسلمان لە هەر کەسێک کە لەم هەرێمەدایە ئەگەر نوێشکەریش نەبێ ئەگەر مسلمانیش نەبێ مادام حەز دەکات زوڵم نەمێنێ با لەگەڵماندا هاوکار بێ دەستبارگر بێ ئێمە چاوەڕوانیمان هەیە لە هەموو ئەوانەی ڕوودەکەن لە قیبلە هەموو ئەوانەی ڕوودەکەن لە قیبلە بە سۆفی و سەلەفیەوە بە دەروێشەوە هەرچی نوێشکەرە هەرچی مسلمانە بەڵکو هەر کەسێک کە لە زوڵم بێزارە لە گەندەڵی بێزارە و چاوەڕێ دەکات کە ئەم واقعە بگۆڕدرێت دادگەری تێدا بچەسپێ تەبایی تێدا هەبێ و خێروبێری ئەم وڵاتە بۆ خەڵکی ئەم وڵاتە بێ نەکە تەنیا بۆ چەند ماڵێک بێ و پاشان ئێمەش بە جۆرێک وڵاتمان بەڕێوەبەریکەوەکو هی دنیا بچێ بە هەموو ئەوان لەگەڵماندا هاوکار بن دەستبارگر بن چاوەڕوانیمان لە هەمویان هەیە ئیدی دەست لە دەست و قووەت دەخوا خوا پشتیوان بێ ڕایان دەگرین ئاڵنیی دیکە ئەم وڵاتە بە زوڵم و ستەم و گەندەڵی بەڕێوە بچێ دەوێت دادگەری تێدا بەرقەرار بێ والسلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاه